یەک ئەمەش سالب یەکە یەک ئێچی ئەخەینە سەر ئەبێ بەچی H2CO3 H2CO3 چییە؟ لە بەندی سیای خوێنمونە ترشەکانە هەر ترشێک کاربۆنی تیا بێت ترشێکی لاوازە ترشی لاوازە کەواتە ئەوە بێ بەچی هاوڵ تفتێکی بەهێز بەڵێ هاوڵ تفتێکی بەهێزە کەواتە ئەوە بەهێز بێت ئەوە توانێت چی بکات؟ ئەتوانێت ئاواندن بکات لەبەرەوەی بەهێزە ئەتوانێت لەگەڵ ئاو یەک برێت ئاواندن بکات واتە ئەوە وەڵامە ڕاستەکەی ئەی HSO4 بۆ نابێت ئەمیش ئەگەر ئێچێکی بخەیتە سەر ئەبێ بە چی؟ H2SO4 H2SO4 چییە؟ ترشێکی بەهێزە ئەمە ترشی بەهێزە ئەگەر ترشی بەهێز بێت ئەوە بێ بە چی؟ هاوڵ تفتی لاواز و ئەگەر لاواز بوو ئاواندن ناکەواتە هەر ئایۆنێک هاوڵێکی بەهێز بێت ئەوە ئەتوانێت لەگەڵ ئاو یەکگرێ و ئاواندنەکە بکات کە دوێنێ باسم کردەوە تەواوکەری ئەو نمونانی دەستی پێشوو بکە دوێنێ باسم کرد بەس ئەو شێوەیە نمونەم بیرچ بوو دوێنێ بۆتان باس کەم ئێستا ئەچینە سەر جێگیری ئەنجامی توانەوە بۆ خوێکانە یەکێکە لە جۆرەکانی جێگیری هاوسەنگی وەکو کەی بەس ئەم تایبەتە بە خوێکانە اینجا جۆرەکانی خۆشم دوێنێ باس کرد سێ جۆر خوێ هەیە خوێی تواوە نەتواوە کەم تواوە بە پێی چی بوو؟ بە پێی بڕی تواوەکە لە توێنەرەکەدا ئەگەر بڕە تواوەکە لە ناو 100 گرام ئاودا بڕە تواوەکە لە 1 گرام زیاتر بێت ئەڵین خوێیەکی تواوەیە ئەگەر بڕە تواوەکە کەمتر بێت لە 0.1 ئەڵین نەتواوە ئەگەر بڕە تواوەکە لە سنووری نێوان 0.1 بۆ 1 بوو ئەڵین خوێیەکی کەم تواوەیە ئەوە سێ جۆر خوێکە بوو جا جێگیری ئەنجامی توانەوە KSP لەسەر هاوکێشەیە باسیەکەن یەکێ لەو خوێنەی کە لە بەندی دوا باسمان کرد کە ناتوێتەوە کە لە کلۆریدەکان ومانە کلۆریدی زیو AgCl کلۆریدی زیو لە بەندی دوا وتمانە ناتوێتەوە بەڵام خۆی ئەوە نییە ناتوێتەوە نەتوانەوە زۆر ڕاز نییە بەس چییە؟ ئەو بڕێی کە ئەتوێتەوە لە 100 گرام ئاودا لە 100 گرام ئاودا بڕەکەی لە 0.1 کەمترە چەندی لێ ئەتوێتەوە لە 100 گرام بە تاقیکردنەوە دەرکەوتەوە 0.002 گرام لەو AgCl ئەتوێتەوە لە چییە؟ لە 100 گرام ئەمەش زۆر کەمترە لە چەند؟ لە 0.1 لەبەرەوە دانرێ بە خوێکی نەتواوە یعنی چی؟ یعنی ئەگەر بیکەیتە ئاوە زۆربەی زۆری ناتوێتەوە ئەنیشێت بە شێوەی نیشتوێکی ڕق و بڕێکی زۆر کەمی لە ئاوەکەدا کە ئەوەندەی لە ئاوەکە هاتوێتەوە لە ئاوەکاتێتەوە بێ بە چی؟ بێ بە ئایۆنی موجب لەگەڵ ئایۆنی سالب تواوە ئەمە زۆر کەمە ئەوەندەی لە 100 گرامە ئەوەندێ جا ئەو بەشە تواوە لەگەڵ بەشە نیشتوەکە دەگەنە باری هاوسەنگی هەر کارێکیش بگاتە باری هاوسەنگی جێگیرێکی تایبەت بە خۆی هەیە جێگیرەکەی ئەم ناونرا KSP جێگیری ئەنجامی توانەوە ئەکاتە چی؟ وەکو جێگیرەکانی تر نییە بڵێ خەستی بەرهەمدا بەش خەستی کارلێک خەستی کارلێکەکە ڕقە ها کاتی خۆی لە یاسای کەیە وتمان هەر مادەیە ڕق بێت نانووسرێت ئەگەر ناچوونیەک بێت کارلەکە ناچوونیت ئەمەش ناچوونیەکە ئەیکوەکە ئەنووسین ئێستەکە نانووسین اینجا هەموو کاتێک KSP هەموو کاتێک دووکەوانەیە بۆ چونکە لە هەموو توانەوەی خوێک دوو ئایۆن پەیدا ئایۆنی موجب و ئایۆنی سالب موجبەکە لێرە ئەنووسیت Ag موجب خەستی ئایۆنەکانی Ag خەستی ئایۆنەکانی کلۆر هەرێکە بەردەکەمەوە بۆ توانەکانە کاتە چی؟ ژمارەی مۆڵێ و ئایۆنانە ئەم یەک مۆڵە توانی یەک ئەویش یەک مۆڵە توانی یەک کەواتە لێرەوە پێناسەی KSP چۆنەکەی کە یاساکە لەبەر چاوی زۆر ئاسانە پێناسەی KSP جێگیری ئەنجامی توانەوەڵی چی؟ بریتیە لە ئەنجامی لێکدانی چیە؟ خەستی مۆلاری
ئایۆنەکانی خوێیە کەم تواوەکە خوێ نەتواوەکە لە گیراوە تێرەکەیدا کە هەرێکە بەس کراوەتەوە بۆ توانێک ئەم توانانە یەکسانە بە ژمارە مۆڵی ئەو ئایۆنانە ئەمە بۆ ئەم خوێ ئەگەر خوێکی ترت هەبێ وەکو بۆنە هەر مادەیەکتر بێ بڵێ CAF2 مادەیەکە ئەوش کەم تواوەیە بتوێتەوە بێ بە چی بە CA موجب 2 لەگەڵ 2F سالب یەک ئەو دووە خەیتە پێش ئێستا KSP بۆ ئەمە چۆنە نووسیت KSP بۆ ئەمە چۆنە نووسرێت هەموو کاتێک KSP جێگیری ئەنجامی توانەوە کاتە چی دوو کەوانە ئەو دوو کەوانە لەو دوو کەوانەیە و دوو ئایۆدا نووسی کالسیۆم موجب 2 فلۆر سالب یەک ئەم ژمارە مۆڵەکەی یەکە توانی یەک ئەم ژمارە مۆڵەکەی دووە توانی دوو ئەگەر خوێکی تر بنووسی CA3PO4 by 2 ئەمە بتوێتەوە بێ بە چی سێ بە پێشەوە سێ CA موجب 2 زائدەن دوو بۆ پێشەوە بە چی 2PO4 سالب سێ ئەنجا KSP بۆ ئەم خوێیە جێگیری ئەنجامی توانەوە کاتە چی هەموو کاتێک دوو کەوانە ئەکەیتەوە کالسیۆم موجب 2 فۆسفات توان سالب سێ کالسیۆم لەبەرەو ژمارە مۆڵەکەی سێڵێ ئەمە توانی سێ فۆسفات توانی دووە ژمارە مۆڵەکەی دووەڵی توانی دوو اینجا ئەم جێگیری ئەنجامی توانەوەی KSP ئاماژەیە بۆ چی ئاماژەیە بۆ توانەوەی ئەو خوێ هەتا بڕەکەی زۆر زۆر کەم بێت یعنی خوێەکەش زۆر زۆر کەم ئەتوێتەوە ئاماژەیە بۆ ئەوە بڕەکەی تۆزێ گەورە بێت یعنی خوێەکە باشترە توێتەوە زۆر بچووک بێت یعنی کەمە توێتەوە جا چۆن مامەڵی لەگەڵاکەین لە ڕووی بیرکاریەوە لە ڕووی بیرکاریەوە چۆن ئیشی لە باشە من ئێمە سەوتمان بۆ نمونە بڕێکمان لەو خوێ هەیە AGCL ئەمە 100 گرام ئاوە 100 گرام ئاو بڕێک لەو خوێی تێەکەین کەوچێکی تێ بکەین ئەو خوێیکەیکەیتە ئێرەوە زۆربەی زۆری ئەنیشێت ناتوێتەوە بڕێکی زۆر زۆر کەمی ئەتوێتەوە بڕەکەمەکە ئێستا باسم کرد بڕێکی زۆر کەم ئەتوێتەوە تواوەکە لە ئاوەکەدا بە هەردووکێ بێ بە چی تواوە لە ناو توێنەرا بێ بە چی گیراوە هەموو گیراوەیەکی چی هەیە خەستیەکی دیاریکراوی هەیە ئەنجا خەستی مۆلاری بەشە تواوەکە لە ئاوەکەدا پێی ئەڵێین چی توانەوێتی چییە لە بەندی دووە باسمان کردووە بریتە لە زۆرترین بڕی تواوە لە بڕێکی دیاریکراوی توێنەر لە پلەیەکی گەرمی دیاریکراوە بۆ دەستکەوتنی گیراوەیەکی تێر زا بۆ نمونە ئەو AGCL زۆرترین بڕ AGCL تۆزێ لەو پێش باسم کرد کە ئەتوێتەوە لەو 100 گرام ئاوە داوتم چەند بوو زۆرترین بڕ بتوێتەوە 0.02 گرامە ئەوە بریتێ لە زۆرترین بڕ لەو خوێ کە ئەتوێتەوە لە ناو 100 گرام ئاو لە پلەیەکی گەرمی دیاریکراوانی 25 پلەی بەمە ئاوەکە تێرە بێت ئاوەکە تێرە بێ بە چی بەو تواوێ یعنی توانەوەیەتی یعنی تێری یعنی تێری ئەو گیراوەیە کە ئەڵێ توانەوەیەتەکەی ئەوەندەیە مەبەستی لە چییە مەبەستی لەوەیە ئەوەندە گرام لەو مادەیە ئەتوانێت بتوێتەوە لەوەندە گرام ئاودا لەوە زیاتر ناتوێتەوە لەوە زیاتر ناتوێتەوە یعنی ئاوەکە بەوەندە گرام تێرە بێت تێرە بێ یعنی چی یعنی ناتوانن لەوە زیاتری تا توێنینەوە ئەوە توانەوەیەتیە ئەنجا توانەوەیەتی یواتە چی خەستی مۆلاری ئەو بەشەی کە تواوەتەوە لە ئاوەکەدا خەستی مۆلاری چونکە هەموو گیراوەیەک بڕی تواوەکە لە توێنەرەکەدا بە هەردووکی چی پێگەینەی گیراوە هەموو گیراوەیەکیش خەستی خۆی هەیە هەتا تواوەکە زۆر بڵێن خەستیەکەی زۆرە تواوەکە کەم بڵێ خەستیەکەی کەمە اینجا ئەم بەشە تواوەیە ناو ئەبرێ بە توانەوەیەتی خوێکە یا بە ئەتوانی لە جاتی توانەوەیەتی دووشە بڵێ توانای توانەوە توانەوەیەتی یعنی چی توانای توانەوە یعنی ئەو خوێ توانای توانەوەی چەنەڵم توانای توانەوەی ئەوەندێ باشە ئەگەر بگەڕێتەوە بە بەندی دوو
وتمان ئەگەر هاوەکو شێوازی بەندی دوو قسە بکەی بڵێ ئەگەر یەک مۆڵ لەم بتوێتەوە چی پیا بێت؟ یەک مۆڵ لەم ئایۆنە یەک مۆڵیش لەم ئایۆنە. ئەگەر یەک مۆڵ لەم مادەیە بتوێتەوە یەک مۆڵ لەم ئایۆنە پیا بێت، دوو مۆڵ لەو ئایۆنە پیا بێت. ئەگەر یەک مۆڵ لەم خوێ بتوێتەوە لە ئاودا، ئەگەر یەک مۆڵ بتوێتەوە سێ مۆڵ لەو ئایۆنە پیا بێت، دوو مۆڵیش لەو ئایۆنە پیا بێت. تا لە بەندی دووە باسمان کرد. بۆچی؟ بۆ دیاریکردنی ژمارەی مۆڵەکانی مادە تواوەکە لە ئاوەکە چەندە. ئێستا لەسەر هەمان شێواز ئەگەر تۆ بڵێ یەک مۆڵ لەم بتوێتەوە یەک مۆڵ لەم پیا بێت، یەکیش لەم پیا بێت، باشە؟ ئەگەر یەک مۆڵ لەم بتوێتەوە یەک لەم پیا بێت، دوو لەم پیا بێت. ئەگەر یەک مۆڵ لەم بتوێتەوە سێ مۆڵ لەم پیا بێت، دوو مۆڵ لەم پیا بێت. ئەی باش ئەکری هەمجارێ هەر ڕقم بەکاربێنی، نە با بڕێکی گشتگر بەکاربێنی، ناڵین یەک مۆڵ ناڵین سێ مۆڵ، ئەڵێن ئەگەر ئەکس مۆڵ بتوێتەوە ئەکس مۆڵ لەو مادەیە بتوێتەوە لە ئاوا گیراوەکە خەستیەکەی ئەکس مۆلاری بێت. ئەگەر ئەو بەشەی ئەیجیسیەل کە تواوەتەوە لە ئاوەکەدا ئەگەر خەستیەکەی دابنین بە ئەکس، ئەوە ئەیجیە پەیدا بۆ کەش لە ئاوەکەدا خەستیەکەی چەندە؟ هەر بەقەدەر ئەوە ها یەک یەک یەک، یانگەر خەستی ئەم ئەکس بێ خەستی ئەمیش هەر ئەکسە، خەستی ئەمیش هەر ئەکسە، بەقەدەر یەکە یەک یەک یەک. ئەگەر ئەم مادەیە بتوێتەوە لە ئاودا خەستیەکەی لە ئاوەکە دابنەی بە یەک یا دابنەی بە یەک ئەکس فەرقی نییە. ئەوە خەستی ئایۆنەکانی کالیسیۆم لە گیراوەکەدا چەندە؟ ئەویش هەر یەک ئەکسە. ئەی خەستی فلۆرەکە دوو ئەوەنەی ئەوە یعنی دوو ئەکسە. ئەکس چییە؟ ئەکس بریتیە لە خەستی مۆلاری مادە تواوەکە، یا پێڵێن چی؟ توانەوەیەتی. واتە لەمەولا ئەکس هێمایەکی بیرکاریەدامان ناوە بریتیە لە چی؟ ئەکس خەستی مۆلاری. خەستی مۆلاری چێ؟ مادە تواوەکە. بە خەستی مۆلاری مادە تواوەکە لە پرسیارەکانی توایە لە ڕۆژانە ناڵێ خەستی مۆلاری مادە تواوەکە. ئەی پێ دەڵێ چی؟ پێ دەڵێ توانەوەیەتی چەندە. توانەوەیەتی یعنی چی باوکم؟ یعنی خەستی مۆلاری مادە تواوەکە لە گیراوەکەدا. لە جاتی سێ چوار بڵێ خەستی مۆلاری خوێیە تواوەکە لە گیراوەکەدا چەندە؟ لە جاتی ئەو یەک ڕستە بڵێت ئەڵێ چی؟ ئەڵێ توانەوەیەتی چەندە. توانەوەیەتی یعنی چی؟ خەستی مۆلاری مادە تواوەکە لە گیراوەکە. لە ڕووی بیرکاریەوە دایانین بە چی؟ دایانین بە ئەکس. ئەڵێن ئەگەر خەستی مۆلاری ئەمە لە ئاوەکەدا کە تواوەتەوە زۆر کەمە بکاتە ئەکس، ئەی خەستی ئەوان چەندە لە ئاوەکە؟ خەستی ئەویش دەکاتە ئەکس، خەستی ئەویش دەکاتە ئەکس. بە هەمان شێوە ئەگەر خەستی مۆلاری ئەم فۆسفاتی کالیسیۆم لە ئاوەکە بکاتە ئەکس یەک ئەکس، یعنی ئەکس یعنی یەک ئەکس، خەستی مۆلاری ئەمە کاتە چەند؟ سێ ئەکس. خەستی مۆلاری ئەو کاتە چەند؟ دوو ئەکس. ئێستا ئەکس چییە؟ ئەکس بریتیە لە توانەوەیەتی. توانەوەیەتی بە یەکەی مۆلاری. یانگە لە ئیمتیحانە وتی توانەوەیەتی بە یەکەی مۆلاری بدۆزەرەوە بە معنای وایە بڕۆ ئەکس بدۆزەرەوە. یاگەر وتی لە ئیمتیحانە وتی ئەو خوێ توانەوەیەتیەکەی ئەوەندەیە، ینی لە بیرکاریە ئەو بڕێ کە بە تۆ درێ ئەو ئەکسەکەی بە تۆ دراوە. ئێستا وەرە ئەو بڕانە لە یاساکە دابنێ دەی باوکم بە خێرایی لەگەڵ مابە. کەی ئەسپیە کاتە چی؟ خەستی ئەیجی لەسەر هاوکێشەکە تۆ دادناوە بە گریمان بە چەند؟ دادناوە بە ئەکس، کاتە ئەکس. توانی یەک کەڕەتی. خەستی سیەڵ تۆ لەسەر هاوکێشەکە دادناوە بە چەند؟ ئەکس. لە شوێنی ئەو سیەڵەشە نووسی ئەکس. توانی یەک. کەواتە کەی ئەسپیە کاتە چی؟ کەی ئەسپیە کاتە ئەکس توان دوو. بۆچی؟ بۆ ئەم خوێە. ئیتر هەموو بابەتەکانی ئەم دەرسەی تۆ جێگیری ئەنجامی توانەوە یاساکەی ئەوەیە دوو هێندی تێ هەیە، یان کەی ئەسپیە یا ئەکسە. کەی ئەسپی چییە؟ جێگیری ئەنجامی توانەوە هی خوێکە. ئەی ئەکس چییە؟ توانەوەیەتی خوێکە. یعنی لە پرسیارەکە هەموو ئەرەوەیە. ئەگەر کەی ئەسپیت باتێت داوای چیە کات؟
ئەو ناڵێ ئەکس بیرکارانە قسە ناکات داوای توانەوێتیەکە بە یەکەی مۆلار ئەگەر توانەوێتی باتێ بە یەکەی مۆلار یعنی چی بە تۆ دراوە ئەکسەکە لە یادابنی چی دەست دەکەوێت هەموو یاساکان ئەوەیە کەی ئەسپیت باتی ئەکسە دۆزیتەوە ئەکست باتێ کەی ئەسپی دۆزیتەوە وەرە بۆم هاوکێشەیە کەی ئەسپی ئەکاتە چی کەی ئەسپی ئەکاتە چی خەستی کالسیۆم بە پێ و هاوکێشەی تۆ بە گریمان دادناوە بە چەند ئەکس توانی یەک ئەی فلۆر دادناوە بە چەند دوو ئەکس لە شوێنی ئەم فلۆران نووسی دوو ئەکس بە توانی دووش واتە لە مەوزوعی جێگیری ئەنجامی توانەوە ئەو ژمارەی مۆڵی کە لەسەر هاوکێشەکە ئەیبینیت دوو جار بەکارێهێنیتەوە دوو جار بەکارێهێنیتەوە جارێکیان ئەیکەی بە کەڕەتی ئەکس جارێکیشان ئەیکەی بە چی توان یان دوو جار بەکارێهێنیت ئەو ژمارەی ئەکسە ئێستا ئەکەی ئەسپی بۆ ماکاتە چی ئەکس توان یەک ئەمیشە کاتە چوار ئەکس توان دوو کەواتە کەی ئەسپی بۆ ئەما کاتە چوار ئەکس توان سێ ئیتر لێرە شاسەیکەرە و دوو بڕێکەی ئەسپی و ئەکسە بەڵام بۆ هەر مادەیەک بڕەکان ئەگۆڕێکەی ئەسپی چەند ئەکس ئەگەر بۆ ئەمەیان حەلیکەی بە هەمان شێوەی چی کەی ئەسپی ئەکاتە کالسیۆم توان سێ کالسیۆم خۆ دادناوە بە چەند سێ ئەکس لە شوێنی ئەم کالسیۆمان نووسی سێ ئەکس توان سێ کەڕەتی فۆسفات دادناوە بە چەند ئەو دوو ئەکس لە شوێنی نووسی دوو ئەکس توان دوو کەی ئەسپی ئەکاتە سێ توان سێ بیست و حەوت ئەکس توان سێ کەڕەتی دوو توان دوو چوار ئەکس توان دوو چوار کەڕە بیست و حەوت ئەو کاتە کەی ئەسپی ئەکاتە سەد و هەشت ئەکس توان سێ کەڕەتی ئەکس توان دوو ئەکس توان پێنج ئیتر هەر هەمووی کەی ئەسپی و ئەکسە یاساکە ئەم بدرێت داوای ئەوت لێکات ئەم بدرێ بە تۆ دای بنێ لێرە ئەکسەکەت دۆزەکەوێت کەواتە ئەوە ئەکسەکەی ئەنجا دێنە سەر پرسیار حەلکردن ئەم توانەوێتیە لە پرسیارە یان بە یەکەی مۆلار ئەدرێت یان بە گرام ئەدرێت بە دوو شێوە ئەدرێت ئەمەش پێوترێت توانەوێتی ئەمەشیان پێوترێت توانەوێتی بەڵام توانەوێتی بە چه یەکەیەک وەکو لێران نووسیومە بە گرام واتە لە پرسیارەکانە ئەگەر ئێکس بە تۆ بدرێت ئێکس وتم چییە توانەوێتی بە چەند شێوە ئەدرێت لە پرسیارەکانە بە تۆ دوو شێوە شێوەیەکیان چییە شێوەیەکیان بە یەکەی مۆلاری شێوەکەی تریان بە یەکەی چییە بە یەکەی گرام واتە بە دوو شێوە ئەدرێت جا بە هەر شێوەیەکیان چۆن شیکاریەکەین ئێستا پرسیارەکان لەسەر ئەوە باس دەکەین ئەگەر تەسویریشی بکە ئەیکوژێنمەوە نمونەی یەکەم کە باس یەکەین
بۆ AgBr برومیدی زیو ئەڵێ توانەوێتی ئەکاتە 7 کە ڕەدەتوان ناقس 7 مۆلار. جێگیری ئەنجامی توانەوەی خوێەکە چەندە؟ جێگیری ئەنجامی توانەوە بۆ ئەو خوێ چەندە؟ وتم ئەگەر توانەوێتی بە یەکەی مۆلار بە تۆ درابوو یعنی ئەمە چییە بە تۆ دراوە لە ڕووی بیرکاریەوە لە ناو یاساکانە بەکاری بێنی ئەمە ئەکسەکەی کەیتە سەر شیکارەکەی زۆر ئاسانە. هەرەوەی هاوکێشەکە ئەنووسی یەکەم جا ئەڵێ چی؟ AgBr ئەگەر ئەمە کەم تواوەیە نەتواوەیە هەر کامیان بێ لە ئاوە بڕێکی زۆر کەمی ئەتوێتەوە بڕەکەمەکەی بێ بە چی؟ بێ بە ئاینی موجب و سالب. Ag موجب لەگەڵ چی؟ Br سالب. ئەڵێ ئەگەر بەشە تواوەکە توانەوێتی ئەمە یعنی ئەمەی کە ئەتوێتەوە بکاتە ئێکس ئەنی ئەوەندە بێت بە پێی هاوکێشەکە بڕەکان ئەگەر ئەم یەک بێ ئەمیش یەکە ئەویش یەکە. ئەگەر ئەم ئێکس بێت ئەمیش دانیم بە ئێکس ئەویش دانیم بە چی؟ ئێکس. ئێکس چییە وتم؟ توانەوێتی خوێەکەیە ئەمێ. جا لێرە یاسای KSP هەموو جارێک دوو کەوانەیە. Ag ئایۆنی موجب ئایۆنی سالب هەردووکیە نووسیت هەرێکە بەر دەکەیتەوە بە توانێک ئەو یەک مۆڵە ئەویش یەک مۆڵەواتە توانەکانیان یەک مۆڵە. ئێستا KSP کاتە چی؟ خەستی ئایۆنی Ag خۆت لەسەر هاوکێشەکە دادناوە بە چەند x توانی یەک Brش دادناوە بە x توانی یەک یعنی x توان دوو ئەنی KSP بۆ ئەو خوێیە کاتە x توان دوو. ئێستا لێرە چی دراوە دای بنێ و ئەویترت دەست دەکەوێت چ شتێ بە تۆ دراوە؟ توانەوێتی بە مۆلار. وتم توانەوێتی بە یەکەی مۆلار یعنی چی؟ یعنی ئەکسەکەی دراوە لێرە کە ئەکس بدرێت کاتە هەر چیە مێنێتەوە بیدۆزیتەوە هەر KSP مێنێتەوە ئەو بدرێت ئەمە دۆزیتەوە ئەو بدرێت ئەوە دۆزیتەوە. ئەکسەکە 7 کەڕەتی دەتوان ناقس 7 هەمووی بە توان دوو ئەکاتە 49 کە ڕەدەتوان ناقس 14 ئەیشەکەی بە هێماکاری زانستی بێ بە 4.9 کەڕەتی دەتوان ناقس 13. لەم پرسیارە توانەوێتی درابوو داوای KSP بۆی هەیە بە پێچەوانەوە. KSP باتێ داوای توانەوێتی بکە بە یەکەی مۆلار وەکو ئەو نمونەی دووەم. نمونەی دووهەم بۆ خوێی Ag2CO3 بۆ نمونە با بڵێین کاربۆناتی زیوە KSP ئەکاتە 8 کە ڕەدەتوان ناقس 12 KSP ئەکاتە 8 کە ڕەدەتوان ناقس 12. توانەوێتی بە یەکەی مۆلار چەندە؟ هی ئەو خوێیە کە داوای توانەوێتی بە مۆلار لێکردی بە یەکەی مۆلار یعنی داوای چیت لێکراوە باوکم؟ داوای ئەکسەکەت لێکراوە. ئەگەر تۆ بە نرخی ئەکست دۆزیەوە یعنی توانەوێتی دۆزیوەتەوە بە یەکەی مۆلار. چۆنی شیکارەکەی هەرەوەیە بۆ هەموو پرسیارەکانی ئەم بابەتە ئەبێ بڕۆیت تا ئێرە بڕۆیت یاسای KSP بە ئەکسەکە چەند دەرەچێ بۆ هەمویانی بەوە بدۆزیتەوە تا واتە یەکەم جار هاوکێشەکە وەکو ئەو Ag2CO3 بتوێتەوە لە ئاودا بە بڕێکی زۆر کەم بە شەتواوەکەی بێ بە چی؟ 2 Ag موجب یەک زائیدەن ئەو سێ هێنیتە پێشەوە وتم ژمارەی لای ئۆکسجین ناجوڵێنرێت. ئەگەر دوای ئۆکسجین و ژمارەکە کەوانە هەبوو ژمارەی دوای کەوانەکە ئەجوڵێنرێت ئەوێ بە CO3 سالب 2. ئێستا بەهاکان دانی ئەڵێ ئەگەر بڕی ئەم خوێ لە ئاوەکەدا توانەوێتیەکەی بکاتە دابنین بە x ئەم دانی بەچی 2x ئەوش دابنی بە 1x. جا یاسای KSP نووسیت KSP جێگیری ئەنجامی توانەوە بۆ ئەم خوێ کاتە چی؟ خەستی ئەو دوو ئایۆنە Ag موجب 1 کاربۆنات سالب 2
ئەیجی 2 مۆڵە توانی 2 کاربۆنات 1 مۆڵە توانی 1 بەهای ئەکسەکان لەوێدانەی کەی SP ئەکاتە ئەیجی خۆت دادناوە بە چەند یعنی لە شوێنی ئەم ئەیجێ بنووسە 2x توان 2 کەڕەتی کاربۆنات دادناوە بە x x توان 1 ئەمە هەموو یەکاتە 4x توان 3 ئیتر داوای هەرچی کردی بێت و هەرچی بە تۆ درابێت بۆ ئەم بابەتی خوێ ئەبێت تا ئێرە هەر بڕۆیت ئەمە هەر بنووسی ینی لەو خوێدا KSP بەرامبەر بە توانەوەیەتی چەندە لێرا KSP x توان 2 لەم خوێدا KSP 4x توان 3 جا بزانێت چی بە تۆ دراوە دایە بنێ ئەویتر دەست دەکەێت چی دراوە KSP ینی ئەمە بخەرە ئێرەوە لەی 8 کەڕەتی دەتوان ناقص 12 ئەکاتە 4x توان 3 چوارەکە بێنە ئەم بە 8 کەڕەتی دەتوان ناقص 12 دابەشی 4 بێنتە ئەمبەر ئەبێ بە دابش یەکسان ئەبێ بە چی x توان 3 ئەگەر بتەوێت x بدۆزیتەوە ئەم بەشەکە دابەشە چی لێکەیت ڕێگی سێجاکەی وەرگرە ئەبێ بە چی ئەبێ بە ئەکسەکە واتە ئەکسەکە ئەکاتە 1.26 کەڕەتی دەتوان ناقص 4 کاتە 1.26 کەڕەتی دەتوان ناقص 4 مۆلار ئەمە بریتی بوو لە هەردوو جۆرەکەی نمونونەکە ئەگەر لەم دوو نمونەیەدا لە هەردووچانە باسی توانەوەیەتیم کردبوو بە چی باسی توانەوەیەتیم کردبوو بە چی بە مۆلار ئەی ئەگەر توانەوەیەتی بە مۆلار نەدرابێت دوای ئەوەش نمونەی باسەکەن بەس پێشەوە بچینە سەر جۆرەکەی تری توانەوەیەتی جاری وایە لەم جۆرە پرسیارانە باسی KSP و توانەوەیەتی ناکە باسی خەستی ئایۆنەکانەکات وەکو نمونەیەکی تر لەو نمونانەی ترکە لەو دوو باسێکرد بۆ هایدرۆکسیدی ئاسندوو نمونەی سێمە بۆ هایدرۆکسیدی ئاسندوو KSP جێگیری ئەنجامی توانەوە ئەکاتە 8 کەڕەت دەتوان ناقص 16 8 کەڕەت دەتوان ناقص 16 شەرت نییە داوای توانەوەیەتی بکات جاری واهەیە بەس من هەرەی نووسم لە پرسیارەکە لەوانەیە بڵێ چەند داواکراوێک یەکەم توانەوەیەتی چەندە توانەوەیەتی ئەو مادەیە چەندە بە یەکەی مۆلار یان بۆی هەیە بڵێت خەستی ئایۆنەکانی ئاسندوو چەندە لە گیراوە تێرەکەیدا بەو شێوە پرسیارەکانە لە گیراوە تێرەکەیدا یا بۆی هەیە بڵێ خەستی مۆلاری ئەو هێمای خەستی مۆلاریە ئەو کەوانە خەستی مۆلاری ئایۆنەکانی OH چەندە لە گیراوە تێرەکەیدا جا چۆن شیکاریەکەیت هەر باسی KSP کرد هەرچی بدرێ هەرچی داواکرێت هەر بێ ئەمە بکەیت ئەم هاوکێش ئەم چەند هەنگاوە بێ ئەنجام بدێ ئەو چوارە یەکەم جار چیەکەیت هاوکێشەکەی نووسی جا دوای لە ئیمتیحانە بۆ مادەکە بە شێوگی کیمیایی نایەوەکو بە کوردی نووسراوە بێ بزانیت هایدرۆکسید OH سالب یەک بێ ئەوانە بزانی بەندی 2 3 هەمووی باس کراوە بۆن ئاسندوو جۆری هەیە موجب 2 موجب 3 هەیە لێرا بێ خۆی دەستنیشانی بکات کامیانە وتی ئاسندوو یعنی ئاسنەکە موجب 2 ئەگەر بارگەکان جیاواز بێت چیەکەیت 2 بۆ ئێرە 1 بۆ ئێرە 2 بۆ ئێرە بێ بە چی FeOH by 2 ئەوە شێ بکەیت چکە FeOH by 3شمان هەیە by 3ش هەیە ئەم by 2کێ ئەمە یەکێکە لەو مادانەی زۆر کەمەتە هەرچەنە خوێش نییە بەس حسابی خوێی بۆکەین بۆ چونکە وەکو خوێ بە بڕێکی زۆر 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 کەم ئەتوێتەوە و ئەویشی کە ناتوێتەوە چی وەکو خوێەکان ئەنیشێت حسابی تفتی بۆ ناکەین وەکو بڵین کەیبی باسی کەیبی ناکەین بۆ ئەمە چونکە بڵین ئەمە ئەتوێتەوە بەڵام ئەتوێتەوە بەشێکی کەمی ئەبێ بە ئایۆن ئەویتری لە ئاوەکە مێنێتەوە بە تواوەی نەئایۆنراو ئەوەکو ئەوە نیە وەکو ئامۆنیا بەڵام ئەمە لەبەرەوەی بەشەکەی ناتوێتەوە ئەنیشێت وەکو خوێ حسابی بکەین وەکو خوێ
باشە ئەمە بتوێتەوە بەشێکی کەمێ بە بەچی FE موجب 2 لەگەڵ 2 OH بە هەمان شێوەڵین ئەگەر بڕەتواوەکەی ئەم لە ئاوەکەدا خەستەکەی 1 X بێت ئەم خەستەکەی هەر Xە ئەم 2 X یاسای KSP بۆ ئەمانوسی KSP ئەکاتە دوو کەوانە بۆ ئەو دوو ئایۆنە FE موجب 2 OH سالب 1 ئاسن 1 مۆڵە ئەڵێ توانی 1 OH 2 مۆڵە ئەڵێ توان 2 دوای ئەو KSP ئەکاتە FE دادناوە بە X ئەڵێ X توان 1 OH دادناوە لە شوێنی ئەم OH نووسی 2X 2X هەمووشی بە توانی 2 ئەکاتە 4X توان 3 سەیری پرسیارەکە کە چی دراوە بە تۆ KSP دراوە یعنی ئەمە بدرێت تۆ ئەڵێی 8 کەڕەتی دەتوان ناقص 16 ئەکاتە 4X توان 3 چوارەکەینتە ئەمبەر ئەبێ بەچی X توان 3 ئەی X توان 3 کاتە چی ئەو دابەشە ئەی X ئەکاتە چی ئەکاتە ڕەگی سێجای 8 کەڕەتی دەتوان ناقص 16 دابەشی 4 ئەکات 2 کەڕەت دەتوان ناقص 16 ڕەگی سێجاکەی وەرەگریت ئەکاتە ڕەگی سێجاکەی Xەکە ئەکاتە 2 کەڕەتی دەتوان 1.2 کەڕەت دەتوان ناقص 5 1.2 کەڕەتی دەتوان ناقص 5 مۆلار ئەو Xم دۆزیەوە X چییە؟ چەند جارێ ترژوتم X چییە؟ پێڵین توانەوەیەتی مادەکە بە یەکەی چی؟ ئەگەر لە ئیمتیحانە داوای ئەمەی کرد وتی توانەوەیەتی بە یەکەی مۆلار یعنی چیم بۆ بدۆزەرەوە؟ X ئەو Xەکەی ئەو بۆ بە وەڵامی یەکەم ئەلف بۆ وەڵامی جاری وای لە ئیمتیحانە ناڵێت توانەوەیەتی ئەڵێ چی؟ ئەڵێ KSP بۆ ئەم مادەیە ئەوەندە بێت ئایا خەستی ئایۆنەکانی ئاسن چەندە لە گیراوە تێرەکەیدا پرسیارەکە ئاوا گۆڕێت باشە خەستی ئایۆنەکانی ئاسن کامەیە ئاسن ئەوە ئایۆنەکانی ئاسنە تۆ خۆت دادناوە بە چەند لە هاوکێشەکە دادناوە بە چی X یعنی X لێرە دوو شتە توانەوەیەتی ئەم مادەیەشە خەستی ئایۆنەکانی ئاسنیشە ئەی لەو نمونەی پێشووە لەوەی ئەو سەریەکەم X چی بوو X سێشتە توانەوەیەتی ئەم مادەیە خەستی ئایۆنەکانی زیوە لە هەمان کاتدا خەستی ئایۆنەکانی مرۆمە یعنی ئەو Xەی کە تۆ لێرە ئەیدۆزیتەوە ئەو Xە لە یەک کاتە سێشتە بەڵام لێرە X دوو شت ئەبەخشێ بەهای دوو شت ئەبەخشێ بە تۆ توانەوەیەتی مادەکە لەگەڵ چی خەستی ئایۆنەکانی ئاسن ئەمە واتە ئەبێ بە وەڵامی ئەلف و با هەردووچیان ئەو Xە بوو بە وەڵامی ئەلف و با بۆ چونکە ئایۆنەکانی ئاسنیش لە گیراوە تێرەکەیدا دامان ناوە بە چی X لەو نمونە Xە ئەی باشە ئەگەر لە جاتی ئەم دوانە لە ئیمتیحانە لە 190 داوای ئەوە ئاکات لە ئیمتیحانە ئەڵێ ئەگەر KSP بۆ ئەم مادەیە ئەوەندە بێت خەستی ئایۆنەکانی OH چەندە واڵێت لە گیراوە تێرەکەیدا خەستی ئایۆنەکانی OH کووە لەسەر هاوکێشەکە نووسراوە OH چەندە 2X یان ئەگەر داوای خەستی ئایۆنەکانشی لێ کردی تو هەر بڕۆ Xەکە بدۆزەرەوە Xەکە بدۆزەرەوە کە مەوزوعی KSP باس کرد بڕۆ Xەکە بدۆزەرەوە جا تۆ لەسەر هاوکێشەکە نووسیتە OH ئەکاتە چەند 2X تۆڵی OH ئەکاتە 2X ئەمە لەکوێیە لەسەر هاوکێشەکە وان نووسراوە ئێ باشە Xیشە دۆزیوەتەوە Xیش ئەکاتە ئەو ژمارەیە کەواتە OH ئەکاتە 2 کەڕەتی ئەم ژمارە 1.2 کەڕەت دەتوان ناقص 5 واتە 2.4 کەڕەتی دەتوان ناقص 5 مۆلار ئەکاتە ئەو ژمارەیە ئەگەر لەوە دوورتر بڕوات داوای چیە کات لە ئیمتیحانەکە جاری وا وەکو لە کتێبەکەی تۆیان نییە بەڵام زۆر مامۆستا بۆی زیا کردو بە بابەتەکە
ئەڵێت بۆ هایدرۆکسیدی ئاسندوو ئەگەر KSP ئەوەندە بێت داوای ئەم سیانەی نەکردووە ئایا pH گیراوەکە چەندە pH گیراوەکە چەندە لەوانەیە لەگەڵ KSP داوای pH بکات بەڵێ ئەمە ئێکسەکە یەک دقە باوکم باشە شەشە باشە شەش کەرە دەتوان ناقص پێنج باشە ئەوش کاتە دوو کەڕە شەش کەرە دەتوان ناقص پێنج واتە 1.2 دوو شەشی دوانزە 1.2 کەرە دەتوان ناقص 4 باشە ئەمە بریتی بوو لە OH کە دۆزیمەوە خەستی OH خەستی OH کاتە 1.2 کەڕە دەتوان ناقص پێنج بەو شێوەیە ئەگەر لە ئیمتحانە KSP ئەم مادەی یا پێت وتی pH گیراوەکە چەندە pH کاتە چی لە بەندی چوارە خوێنمان pH بە دوو شێوە دۆزرێتەوە یا لە POH ئەوی دۆزیتەوە یا لە ئەنتی لۆگاریتمی هایدرۆنیۆمەوەی دۆزیتەوە ئەگەر داوای pH لێ بکات تۆ چی لە کۆتاییە ڕۆشتی تۆ لە KSP چی بۆ چی OH چکە مادەم pH داوا کردو باسی pH کردو یعنی مەوزوعەکە بەرەوە بۆ هایدرۆنیۆم و هایدرۆکسید و POH بەرەوە بۆ ئەوە بە پێویستی پرسیارەکە تۆ لە پرسیارەکە گەشتووی بە چی گەشتی بە OH چۆن لە OH بچم بۆ pH ئەگەر داوای pH کردا ناتوانانی ڕاستەوە خۆ لە OH توانی دوو ڕێگە هەیە ڕێگەی یەکەمیان ئەچی لەم OH POH جاریەکەیت POH کاتە چی ئەنتی لۆگاریتم سالب OH لە بەندی چوارە خوێنمان ئەکاتە ئەنتی لۆگاریتم سالب OH 1.2 کەرەتی دەتوان ناقص 5 لە جاتی ئەنتی وتم چیەکەین لە جاتی ئەنتی لە جاتی ئەم دوگمەی ئەنتیە تۆ لەسەر حاسبەکە دوگمەی شفت بەکار بێنە شفت لۆگاریتم 1.2 ئەکاتە بە حاسبەی کاتە 4.9 واتە POH کاتە 4.9 بە حاسبە لە جاتی شفت ئەنتیەکە شفت لێ لۆگاریتم لێ سالب لێ ئەو ژمارە بنووسە نیشانە یەکسان دابنێ POH کاتە 4.9 ئەگەر POH دۆزیەوە pH کاتە چی pH و POH کۆبکەیتەوە کاتە 14 کەواتە POH بەرە ئەو بەر pH ئەکاتە 14 ناقسی POH واتە 14 ناقسی 4.9 pH ئەکاتە چەند 9.1 بەو شێوەیە 9.4 سیانزە ئەو pH گیراوەکەیە ئەگەر داوای لێکردی بەو شێوەیە pHەکەشە دۆزیتەوە ئەمە بریتی بوو لە توانەوەیەتی لەم پرسیارانە کە باسم کردبوو بە یەکەی چی بوو هەمویان بە یەکەی مۆلار ئەگەر بە جۆرەکەی تر بێت باسی جۆرەکەی تریشەکەین بە خێرایی بەس پێشەوەی باسی کەم ئەیکوژێنمەوە تەسویرێکیەکەی بیکە تەسویری کە باوکم
ئەگەر توانەوێتی وەکو ئەو نمونەی لایەنم کوژانەوەتەوە بووی لەبەر چاوت بێت لەو نمونەیە توانەوێتی بە چەیەکەیەک درابوو توانەوێتی ئەکاتە حوت کە ڕەدەتوان ناقص حوت مۆلار یعنی مۆڵ لەسەر لیتر بە یەکەی مۆلار دراوە ئەگەر بە مۆلار نەدرێ بە چی ئەدرێ بە بارستە ئەدرێ وەکو لەم نمونەیە لە توانەوێتی AgCl کلۆریدی و ئەکاتە 2 کەڕەتی دەتوان ناقص 4 گرام لەسەر 100 گرام H2O ئایا KSP جێگیری ئەنجامی توانەوەی کلۆریدی زیوەکە چەندە فەرقەکەی چییە لەگەڵ ئەو پرسیارە ئەوی داوای جێگیر ئەنجامی توانەوەی کردو ئەو داوای جێگیر ئەنجامی توانەوەی کردووە بەس جیاوازیەکەی ئەوەیە لەیە ئەو توانەوێتیە بە چی درابوو بە مۆلار بەڵام لێرە توانەوێتی ئەم نمونەیە بە چی دراوە بە گرام بە بارستە پێش ئەوەی وەکو ئەو پرسیارەکە شیکار بکەی هاوکێشە بنووسیت و ئەمانە ئەبێ پشی ئەو توانەوێتی لە گرامەوە بیگۆڕی بۆ مۆلار بەڕێگەی کتێبەکە بێ بە 3-4 خوتووە بڕۆی بۆی تاکو ئەیگەی تێ بەڵام هەر 3-4 خوتوەکەم بۆ کردووی بە یەک هەنگاو بە یەک یاسا بە یەک سەری توانەوێتی بە مۆلار چۆنە دۆزمەوە ئەگەر لە پرسیارەکە نەدرابوو بە گرام درابوو چی بکە باوکم سەرەی کەرتەکە دابەشی بارستە مۆڵی تواوەکە بکە کە خۆی لە پرسیارەکە بارستە مۆڵی تواوەکەت ئەیاتیە ئەڵێ بارستەی مۆڵی AgCl ئەکاتە 143.3 گرام لەسەر مۆڵ ئەمە دەیاتێ لە پرسیارە سەرەی کەرتەکە دابەشی بارستە مۆڵی تواوەکە بکە ئەنجا ئەنجامەکەی هەمووی دابەشی ئۆپۆینتێک بکە لەبەرەوە ئێستا پرسیار با بڵێین هەڵبژاردنە تۆش بۆی زیاتر کاتت لێ نەکوژێت نووسینەکی نییە چکە لەسەر نووسینەکی دەرەجەدا ناندێت سەر وەڵامی ڕاستە ئێمەش هەوڵەین بە کورتترین ڕێگا بە سادەترین ڕێگا کات پرسیارەکە شیکار بکەین بۆی کاتت لێ نەگرێت ئێستا توانەوێتی بە یەکەی مۆلار ئەکاتە چی ئەکاتە سەرەی کەرتەکە 2 کەڕەتی دەتوان ناقص 4 گرام دابەشی بارستەی مۆڵی بکە 143.3 گرام لەسەر مۆڵ یعنی من چیت کردووە گرام دابەشی گرام لەسەر مۆڵ یعنی بارستە دابەشی بارستەی مۆڵی ئەکاتە چی ئەکاتە مۆڵ ئەی ئەم ئۆپۆینتەکە چییە ئەم ئۆپۆینتەکە ئەم 100 گرامەیە دابەشی هەزارم کردووە خۆم دابەشی ئۆپۆینتێک دابەشی 1000 بکەیت 100 گرام دابەشی 1000 بکەیت ئەکاتە چی ئۆپۆینتێک کیلۆگرام ئەنی ئاوەکەم کردو بە کیلۆگرام ئەنجا لەبەرەوەی ئاو چڕەکەی یەکە 1 کیلۆ ئاو 1 لیترە نیو کیلۆ ئاو نیو لیترە ئۆپۆینتێک کیلۆگرام ئاو ئۆپۆینتێک لیترە یعنی ئەو قەبارەکەیە بارستە دابەش بارستەی مۆڵی ئەکاتە مۆڵ مۆڵیش دابەشی لیتر ئەکاتە چی مۆلار مۆڵ دابەشی لیترێکەی ئەم ئۆپۆینتێکە لیترە ئەبێ بە مۆلار واتە دابەشێکەی بەسەر ئۆپۆینتێکە ئەو ئەنجامەی کە دەستەکەوێت ئەکاتە 1.4 کەرە دەتوان ناقص 5 ئەکاتە 1.4 کەرە دەتوان ناقص 5 بە یەکەی مۆلار بە یەک هەنگاو بە یەک شێوە یەکسەر مۆلار ئەمەی کە دەستە کەوتووە بە یەکەی مۆلار چییە توانەوێتیەکەیە توانەوێتی بە مۆلار کە ئێمە لە ناو شیکارەکانە دامان ناو بە چی کەمای ئەکسەکە ئێستا بڕۆ ئەو هەنگاوانە دووبارە بکەرەوە ئیتر ئەوەی تری هەمووی وەکو لەقاڵێکی AgCl دووبارە ئەگەر بڕێکی کەمی لێ بتێتەوە بێ بە AG زایدەن CL ئەم دانین بە X ئەمیش دانین بە X ئەمیش دانین بە X KSP کاتە چی هەموو کاتێک دوو کەوانە ئایۆنی یەکەم AG ئایۆنی دووەم CL KSP ئەکاتە
ئەی جی ئەکس توانی یەک ئەمانە چکە یەک مۆڵە هەمووی توان یەک کلۆریش توانی یەک ئەکاتە ئەکس توان دوو کەی ئەسپی کاتە ئەکس توان دوو کامیانت هەیە ئەمەد هەیە ئەوەت هەیە تۆ کامیانت هەیە داینێ چیم هەیە ئەکسەکەم هەیە بە مۆلار ئەڵێم کەی ئەسپی ئەکاتە ئەکسەکەم هەیە 1.4 کەرەتی دەتوان سالب 5 بەتوانی دوو ئەنجامەکەی دۆزیتەوە و تەواو کاتە 1.96 کەرە دەتوان ناقص 1.96 کەرەتی دەتوان ناقص دە ئەمە بوو فەرقەکەی لەگەڵ ئەو پرسیارەی ترا ئەو پرسیارە توانەوەتی بەچی بوو مۆلار ئەمان توانەوەتی بەچی بوو باشە ئەگەر ئەو داوای توانەوەتی لێ بکات لە نمونەکانی پێشووە وتم کەی ئەستی بدێ داوای چیە کات توانەوەتیش بە چەند شێوە هەیە ئەگەر بە مۆلار درابوو یعنی ئەکس بۆ دەزەرەوە ئەگەر بە گرام داوای کرد وەکو لەم نمونەی دووهەمدا ئەڵێ توانەوەتی بارستەی کلۆریدی قورقوشم دوو PbCl2 لە 100 گرام ئاودا چەندە توانەوەتی بارستەی PbCl2 یعنی توانەوەتیم بە گرامەوێت لە 100 گرام ئاودا چەندە ئەگەر بۆ ئەم مادەیە KSP بە تۆ بدرێت KSPەکەی دراوە 1.6 کەرە دەتوان ناقص 5 1.6 کەرە دەتوان ناقص 5 و بارستە مۆڵی PbCl2 شت ئەداتێ 278 گرام لەسەر مۆڵ ئەمە ئەکسیە و نمونەیە ئەو نمونەیە توانەوەتی درابوو بە تۆ بەچی بە گرام داوای چی کردبوو ئەم پرسیارە KSPەکەی یاوە داوای توانەوەتی بە گرامەکە ئەکسیە و نمونەیە تۆ ئەگەر KSP بە تۆ بدرێت ئەتوانی چی بدۆزیتەوە ئەتوانی توانەوەتی بە یەکەی مۆلار بدۆزیتەوە بڕۆ لەگەڵ یا بڕۆ بزانە خۆی و با بۆ چیە PbCl2 لەگەڵ یا بڕۆ PB موجب دوو لەگەڵ 2Cl X 2X بەو شێوەیە دەئەنێت KSP ئەکاتە خەستی ئایۆنەکانی PB موجب دوو خەستی ئایۆنەکانی کلۆر سالب یەک ئەمیان دانین بە توانی یەک ئەیش دانین بە توانی دوو KSP ئەکاتە قورقوشم X توان یەک کلۆر 2X توان دوو KSP ئەکاتە 4X توان سێ چیم هەیە KSPم هەیە دانی 1.6 کەرەتی دەتوان ناقص 5 ئەکاتە 4X توان سێ X شیکارەکەی چوارەکەی بێنە ئەم بەردابەشی کە دوای ڕەگی سێجاکەی وەرگرە ئەکسەکە ئەکاتە 1.6 کەرە دەتوان ناقص دوو 1.6 کەرەتی دەتوان ناقص دوو مۆلار ئەکس چیە باوکم توانەوێتیە بە یەکەی مۆلار بەڵام ئەو لە پرسیارەکانێ توانەوێتی بە بارستە ئەگەر تۆ توانەوێتی بە مۆلار هەبوو چۆن نەیکەیتەوە بە بارستە عەکسی ئەو نمونەیە لەیان چیم کرد توانەوێتیم بە بارستە هەبوو کردم بە مۆلار ئێستا لەمەیانە مۆلارەکەمەوە بە بارستە ئەو دابەشانە بکە بە کەڕەت ئەو دابەشانەی لەو یاسایە هەیە ئەو دابەشە بکە بە کەڕەت خۆی بەڕێگەی کتێبەکە سێ هەنگاوی تۆزێ وردەکاریە من بۆی زوو ڕزگارت بێ بۆ دەکەم بە یەک هەنگاو توانەوێتی بە گرام ئەکاتە چی توانەوێتی بە مۆلار کەڕەتی بارستە مۆڵی کەڕەتی 0.1 ئەکسەر ڕزگارتە بێت لە چۆنێتی شیکارەکەی بە دووسێ دەقە بە دووسێ هەنگاو بیکە بە یەک هەنگاو توانەوێتی بە گرام یعنی توانەوێتی بە گرام ئەکاتە توانەوێتی بە مۆلار چەند بوو ئەو ئەکسەکەڵێکی 1.6 کەرەتی دەتوان ناقص دوو کەرەتی بارستەی مۆڵەکەی 278 کەرەتی 0.1 بکە ئەکاتە
يعني ئەوەندە گرام ئەتوێتەوە لە چەندە 100 گرام ئاو ئەو وەڵامەکەیەتی ئەوە ئەکسیە و نمونە توانەوێتی لە گرامەوە بیکەی بە مۆلار لە گرامەوە بیکەی بە مۆلار بەم یاستە سەرەی ئەو کەسە دابەشی بارستەی مۆڵی بکە دابەشی 0.1 لیترە بەس توانەوێتی لە مۆلارەوە بیکەیتەوە بە گرام بە ئەکسەوە توانەوێتی بە مۆلار یعنی ئەکسەکە یعنی ئەمە بەبەستی ئەکسەکەیە ئەکسەکە کەڕەتی و بارستەی مۆڵی بکە کەڕەتی 0.1 بکە یەکسەرێ بە توانەوێتی بە گرام ئەوەی کە ماوە ژمێرکاری بۆ 10 دقە پشوو دوای ئەو دەست پێکەینەوە 10 دقە پشوو لە چۆ وەستی دیوەستێمە